بەڵێ سۆما بەردەوامین ئەچینە لای تەوەری یەکەممان کە بابەتێکی گرنگە بۆ پێی قورسایی و کاریگەری لەسەر هەرێمی کوردستان ئەبێ بە تایبەتی شاری سلێمانی. بڕیارە سپینە گەورەترین پێشانگای بە بازارکردن لە سلێمانی کرێتەوە بۆ ئەمە بەستش میوانداری بەڕێز شەوقی عومەرمان کردووە جێگری بەڕۆبەری گشتی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی. کاک شەوقی بەخێر بێیت. سپاس بۆم دەرفەتە. کاک شەوقی لە سەرەتاوە پرسم جیاوازی ئەم پێشانگایە لەگەڵ پێشانگاکانی تر چییە؟ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. لە ڕاستیە جیاوازی ئەم چالاکیە ئەکسپۆ بازار لەگەڵ پێشانگاکانی ترمانە بە درێژای ساڵ ئەکرێت چەند جیاوازیەکی هەبێت. سەرێکی ترین جیاوازیان لە ڕووی پسپۆڕیەوە. تۆ کاتێک پێشانگایەکەکەیتەوە بۆ گەشت و گوزار تەنها سێکتەری گەشت و گوزاریەت وەکوێ مانگی هەشتمان. کاتێک پێشانگایەکی کشت و کاڵەکەیتەوە تەنها سێکتەری کشت و کاڵە ئامێر و کەلوپەلی کشت و کاڵیەت و خەڵکێک گرنگی بە سێکتەری کشت و کاڵەیە دێ. کاتێ پێشانگای بۆ نمونە کتێبەکەیتەوە تەنها کتێبی تایە. بەڵام ئەم پێشانگایە پێشانگایکی فڕەپسپۆڕیە، واتە هەموو پێداویستیەکانی ژیانی ڕۆژانە ئەوەی بە عەقڵی مرۆڤ دێ لەو پێداویستیانەی ئینسانێک ڕەنگە پێویستی بێ لەوێ هەیە. ئەمە یەکێکە لە جیاوازیەکانی لە ڕووی پسپۆڕیەوە لە ڕووی نوعی ئەو کاڵا و مەوادانەی کە لەوێ نمایش ئەکرن. یەکێکی لە جیاوازە سەرەکیەکانی بابەتی نرخە. پێشانگاکانی تر ئاستی بزنستیە بەشداریەکە، واتە کەسێک معنیە بۆ پێشانگایە کە لە بوارێکی دیاریکراوی بزنسا کارەکە. بەڵام هاوڵاتی ئاسایی کاری بە پێشانگای پسپۆڕەکان نییە، واتە هاوڵاتێکی سادە هاوڵاتێکی ئاسایی پێداویستی ژیانی خۆی بەڵێ ئەوانە ئەمە پێشانگایە تایبەتە بە هەموو خەڵکی، واتە هاوڵاتێکی سادە گەنجێک لاوێک خانمێک پیرەمێردێک بە تەمەنێک دێ بۆ پێشانگایە. یەکیتر لە جیاوازەکانی ئەکرێت فرەیی ئەو شتانە بێ کە بەردەستن. تۆ دەی بۆ پێشانگای کشت و کاڵتان هە لەو بوارە شتت دەسەکەوێ لە باشترین حاڵەتە هەندێک شتی هاوشێوە. بەڵام کاتێک دەی بۆ ئەکسپۆ بازار هەموو پێداویستیانەی ئەکرێ مناڵەکەت پێویستی بێ، خانمەکەت پێویستی بێ، بە تەمەنێکی ماڵەوە پێویستی بێ، چێشتخانەکەت پێویستی بێ، ژووری میوانەکەت پێویستی بێ، هەمووی بە یەکەوە لەوێ بەردەست. باشە کاک شەوقی و کەسانی کە بەشداریان کردو لە پێشانگاکەیە کەنەوە کەسانی کە بەشداریان کردو لەسەر چ پێوەرێک ئەم کەسانە هەڵبژێراون یاخود بە یارمەتیکی ئەم پێشانگاش کراوەتەوە؟ پێشانگاکە ڕێکخەری سەرەکی کۆمپانیای ئەتڵاس ئەسیلە کە ڕێکخەری سەرەکی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە، وەکو ئەوەی پێشانگاکی ڕێکی خستەوە ئێمەین کۆمپانیای ئێمە ئەتڵاس ئەسیل. ئەوانەی کە هاتوون بۆ پێشانگەکە بەشداریان کردووە چەند دەستەیەکن لە گەورە کۆمپانیەکانی تایە کە لە کوردستان و سلێمانی و عێراقا براندن تەرەجەیەکن لەسەر ئاستی عێراق پیانۆترێک گەورە کۆمپانیەکان و بەرهێنە گەورەکانی تایە بە کاڵا و براندی خۆیان جا لە بواری ئەلیکترۆنیات تا بێ پێداویستی ناوماڵ بێ مەفروشات و مۆبیلیات بێ یا هەر بوارێکی تر لەوە بگرێت دێتە خوارەوە تا کاری دەستی. ئەو پێداویستیانی کە خانمێک گەنجێک کچێک کوڕێکی دەسڕنجین لە سوف و خوری و ئەوانە کاری دەسڕنجینیەکات بۆ نمونە لەوانەیەک هەندێک جل هەندێک جوانکاری دروستکە بە دەستی خۆی پێداویستی ژیانی ڕۆژانەی خۆی لەوە دابینەکە ئەوەی کردو بە سەرچاوی داهاتی خۆی هەتا ئەوێت یایە بەشدارە. واتە بزنسە لە ئاستی گەورە مامناوەند بچووک و کاری دەستیش هەتا وەکو ئەو خانمانەی کە لە ماڵەوە نان دروست دەکەن، خواردن دروست دەکەن، خواردین کوردەواری دروست دەکەن یەن لەوێ ئەیفرۆشن. بەڵێ کاک شەوقی چەند کۆمپانیا پێشداریان کردووە لەم پێشانگایە؟ نزیکەی 120 کۆمپانیایە کۆمپانیا بەشدار بۆکانە چێتە نزیکی 150 بەشدار. پێشانگاکە چەند ڕۆژ ئەخایەنێت؟ بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوامە بێ لە 20 مانگ هەتاوەکو 29 مانگ بەردەوامە بێ ڕۆژانە سەعات 10 سەر لە بەیانی کراوەیە هەتاوەکو سەعات 6 ئێوارە. بەڵێ باشە کاک شەوقی هەڵبەتە جێگەی دەستخۆشیەکە پێشانگای لەم جۆراکرێتەوە و پێشتریش بینیمانەکە پێشانگای جیاواز و جۆرەجۆری دیکە کراوەتەوە، بەڵام ئەبینین بەشێک لە هاوڵاتیان گلەی ئەواکەن لە پێشانگاکەدا هەمان نرخی دەرەوەیە یاتی نرخەکان هیچ گۆڕانکاریەکیان بەسەرانات و بگرە جار نرخەکان بەرزتریشە. ئەم پێشانگایش بەم جۆرە بەدیا خۆت هۆکارچێکە بەم شێوەیە؟ یەکێک لە ئامانجەکانی کردنەوەی پێشانگا و ڕێکخستنی پێشانگا ڕەخساندنی دەرفەتە بۆ هاوڵاتی بۆ ئەوەی بژاردەی زیاتری لە بەردەستا بێ و نرخ داشکاندنی تیا بکرێت. کاتێک فرۆشیارێک لەسەر کاڵاکەی نووسیوێتی داشکاندنم کردووە ئیترەوە دەرفەتی تیان نیە ناڕاست بێ ئەو داشکاندنی کردوێتی لەبەرەوە ئێمە مەرجمانە یەکێک لە مەرجەکان ئەوەیە بەشداربوو ناتوانێت کاڵا بە زیاتر لە نرخی بازار بفرۆشێ بە هاوڵاتی و سەردانی کار.
بەڵام هەندێک شت هەیە ئێستاکە بە بۆنێ و ئاڵوگۆڕی کە لە نرخی دراوە بەردەوام هەیە بۆنێ و ناجێگیری لە بازاڕ هەیە و بۆنەی ئەوەی هەندێک لە کاڵاکان زۆربیان هەڵبەتە شتە گران و سنگینەکان لە دەرەوە هاوردە ئەکرێن ئەمە ناجێگیری لە نرخا دروستەکە کە ناجێگیری لە نرخا دروستەکە ئەگەر گۆڕانکاری نرخەکە بڕێکی کەمیش بێ لە کاڵایەکە با بڵین لە کاڵایەکی بچووکە 1000 دینار بێ لە کاڵایەکی گەورەیە 10,000 دینار بێ هاوڵاتی کاتێک هەست بەو جیاوازیەکەەوە هەستەکە گران بووە لە حاڵەتێکە ئەو گۆڕانی نرخە هەموو شتێکی گرتوێتەوە چونکە ئەم پێشانگایە بڕیار نییە تەنها کار لەسەر یەک لایەن یەک بوار و یەک فئەی مجتەمع بکە یەک دەستە لە کۆمەڵگە بکات بڕیارە کار لەسەر ئایندەی بزنس لە سلێمانی و کوردستانە بکات بۆ ڕەخساندنی هەلی کاری زیاتر دەرفەتی بزنسی زیاتر بە جۆرێک بێ کە زۆرترین خزمەتی کورتمەودا و مامناوەند مەودا و درێژ مەودا بکات. باشە کاک کشۆقی هەر لەسەر بابەتی نرخ بامەشمان بەسەرا تێپەڕ نەبێت هەنە جار باز لەوا کرێت ئەو ڕێخەرانی پێشانگاکان بڕێکی زۆر پارە بەسەر فرۆشیارانە کاتێکە ئەو کۆشکای خود ئەو شوێنان ئەدەنێ بە ئەوکە کەلوپەلەکانیان تیا بفرۆشن یاخود ئەرزی بکەم بۆ هاوڵاتیان کۆشکەکان پارێکی زۆریان ینی لێ ئەسەنن فرۆشیارەکەش بە ئەوی کە پارەی کۆشکەکە یاخود شوێنەکە دەربهێنێتەوە و قازانجێکی زۆر بکات ناچارەکە نرخ بەرز بکاتەوە ئەمان تا چەند ڕاستە پێشانگا زەویکی بزنسە وەکو فڕۆکەخانەوایە ئەو بۆنە ئەو دەبە ئاوەی کە ئێستا لێرە لە ناو بازاڕە لە مارکێتێک بە 250 دیناری کڕی لە شوێنێکی گەشتیاری بە 500 دیناری کڕی لە فڕۆکەخانە بە 1000 دیناری کڕی لە فڕۆکەخانەی وڵاتێکی تلوانێ بە $5 هەمان ئاو بکڕی پێشانگا شوێنێکی تیجاریە شوێنێکی بزنسە ئەو فرۆشیارەی ئەو خاوەن بزنسی پێی وایە ئەبێ بێت لەوێ بە خۆڕایی یا بە نرخێکی زۆر بەلاش شوێن دەستخات ئەوە لە فەلسەفەی بەشداریکردن لە پێشانگا تێنەگەیشتووە لە ڕاستیە بە کولتورکردنی پێشانگا کە ئێمە لە سلێمانیا دەستمان پێکردووە و خەریکین لە ئاستی عێراق و هەرێمی کوردستان زیاتر ئەچەسپێ پرۆسەی بە کولتورکردنی پێشانگا و بەشداری لە پێشانگا هێشتاکە نەچەسپیوە واتە کاتێک فرۆشیارێک ئەوێ بێت بۆ پێشانگا بەشداری بکە بیر لەوە ئەکاتەوە $1000 سەرفەکە ئەبێ $2000 پایاکە ئەوە نابێ بێ بۆ پێشانگا ئەبێ بیر لەوە بکە بێت لە پێشانگا $10,000 زەرەرکە کرێ بدا $10,000 بدا بە هەدیە بۆی کاڵاکەی بناسرێ بۆی بەرهەمەکەی بناسرێ بۆی خەڵکی سەرنجی خەڵکی ڕاکێشێ ئەو بەشدار بۆ بە ڕێزەی کە ئەوێ ئاوا بەشداری لە پێشانگا بکە $1000 یاوە بە غرفە تیجارە یا بە کۆمپانیا ڕێکخەر یا بەلایەن ڕێکخەرەکان چونکە چەند لایەنێکی ڕێکخەر هەیە بەیەکەوە کە ئەمە کۆمەڵک باجی لەسرە کارەبای لەسرە کڕی ژووری لەسرە و زەریبەی حکومی لەسرە کڕی کارمەند و موچە و ئەوەی پێوترێ مەصرفی تەشغیلی لەسەر هەموو ئەوانەی بخەیتە سەر نرخەکانی کە ئێمە دامان ناوە بۆ ئەمساڵ ناومان ناوە نیمچە بەلاش لە ڕاستیە نرخی پێشانگا لە وڵاتانی تر مەترێک لە $500 لە ئەوروپا مەترێک لە $1000 بە نزیک بە €1000 لە هەندێک شوێن ئەوەی لە کوردستان ئێمە لە سلێمانیەکەین مەتری بە $50 بە $70 یا بە $60 کە هەمیشە داشکاندنیشی تیاکەین ئەهێنێن نیوەی ئەو نرخانە ئەوە تەنهاش نرخێکی ڕەمزی وەرەگیرێ لە بەشدار بووەکە کە پارەی کارەباکەیەتی ئینتەرنێتەکەیەتی هۆڵەکەیەتی ڕووناکیەتی ساردی و گەرمیە خاوێنکردنەوەیە سکیورتی و حراسەتە هەمووانە کە ئەدەیتە دەمیەک ڕێک ئەکا ئەو نرخەی کە هی خزمەت گوزارەکانێتی بەڵێ کاک شەوقی پێشانگای بە بازارکردن لای ئێمە تازەیە بەراورد بە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی ئەوروپا جیان بە شێوەیەکی گشتی ئێمە چی بکەین بۆی ئەمە بێتە کللتورێک یاخود نەریتێک کە وەکو وڵاتان ئەم پرۆسەیە بەردەوام بێت و ئەم پێشانگای لە شارەکانی تریشتەنانت بکرێتەوە بە بازارکردن کارێکە وەکو ئاماژەم پێدا چۆن بەشداری لە پێشانگا پێویستی بە پرۆسی بە کولتوریکردنە ناساندنە جێگیرکردنە پێشانگەریش ئەبێ بکرێ بە نەریت چۆن ئەکرێ بە نەریت تۆ لە شارێکی وەکو سلێمانیە ئێستاکە چیتر من پێم وایە سلێمانی چەسپیوە ئێمە کە ڤیستیڤاڵی بەهارمانەیە گەورەترین ڤیستیڤاڵی بە بازارکردنە لەسەر ئاستی هەموو عێراق کە هەموو بەهارێک لە سەروبەندی نەورۆزە ڕێکی ئەخین ئەما گەربێنیتەوە بە نمونە ئێستاکە لە شارەکانی تری هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکانیش ئەکرێتەوە لە جیاتی ئەوەی هاوڵاتی ناچار بێ بچێتە مۆڵێک بچێتە بازار بچێتە شوێنێکی گشتی کە ئەتوانێت تەنها هەندێک لە پێداویستەکانی لەوێ دابینکە بەڵام کاتێک دێتە پێشانگای بە بازارکردن ئەکسپۆ بازار
هەموو پێداویستیەکانی لە ناو یەک کۆڵا دابینەکە واتە ئەگەر خێزانەکە بەیەکەوە هاوسەر و مێرد و مناڵ بەیەکەوە دەستی یەکتری بگرن بچن بۆ ئەکسپۆ بازار لە چوونە ژوورەوە هەموو پێداویستیەکانی ژیانی ڕۆژانە بۆ خواردنەشەوە کە بۆ ئەو ژەمە پێویستیانە بە نرخی داشکێنرا و بەردەستە هەتاوەکو ئێوارە دێنە دەرەوە بۆ ئەوی بە کولتور بکرێ ئەمە پێویستی بە هەمانگی بە دەرەجەی یەکەم میدیاکانە پێشتر ئێمەمانوت دەسەڵات پێشتر ئەمانوت لایەنە حکوومەکان هاوکاری و هەمانگی دەسەڵات بەڵام لەمەیانە میدیاش ڕۆڵی خۆی کاریگەرە جێڕن بۆچی چونکە میدیا ئەتوانێت شتی زۆر بچوو گەورەکە شتی زۆر کەم بایەخ بە زمانی میدیا بڵێن فوتێ بکە وەشتی زۆر پڕبایەخ و گەورەش هەیە تیشکی ناخاتە سەر فۆکەسی ناخاتە سەر دەرناکەوێ نابینرێت هاوڵاتیش هەر لە ڕێگەی شاشەکانەوە ئێستاکە ئاگەی لە دەوروبەرێتی لەبەرەوە ڕۆڵی یەکەم ئێمە ئەیین بە میدیا بۆی لە پێشەنگاکانمان ئەگەر تەماشا بکەی بە خۆشحاڵیەوە هەموو میدیاکان لە ناویشانە کورسات و میدیاکانی تر ئامادەیەکی زۆر زۆر باشە بۆیە میدیا ئەتوانێت ڕۆڵی زۆر کاریگەر بجێڕێ لایەنە جوانەکانی دەرخا کار لەسەر باشیەکانی بکە هانی هاوڵاتیان بدا ڕیپۆرتی لەسەرکە هەواڵی باشی لەسەرکات ئەو گرنگیانە بخاتە ڕوو بۆی هاوڵاتی فێر بێ ڕابێ تێبگات بێت لێ پرۆسە ببازێ کاک شۆقی باسی میدیات کرد بیرتان لەوە نەکردوەوە یاخود لە پلانتانە نییە لە داهاتووە سیمینار و وەرکشۆپ بکرێتەوە بۆ کەسانی تایبەتمەند و پسپۆر لە بواری بە بازارکردن بۆی وەک خۆت ئاماژەت پێەیە ئەمە لای هاوڵاتیان بێتە نەریتێک و ئاشنا بن بە بازارکردنە لە پێشانگا بە بەردەوامی ئێمە لە پاڵ پێشانگاکانە ساڵانە دیدارمان هەیە دیداری ئابووری و بازرگانیمان هەیە کە هەر ساڵی لە بوارێکە لە بوارێکی جیاوازە تیشکی ئەخاتە سەر بەردەوام و هەماهەنگی هەمانە لەگەڵ میدیاکانە کە ئێستا من هیوادارم ئەم قسەی لەسرم نەکەوێت میدیاکان بەبێ جیاوازی بەبێ حسابکردن و خوێندنەوەی باگراوندی حیزبی ئایدۆلۆژی هەتا نەتەوەییان چونکە پێشانگا پێویستی بە چۆن پێویستی بە ڕووماڵی کورساتە چۆن پێویستی بە ڕووماڵی بۆچوونە جیاوازەکانی هەرێمی کوردستانە پێویستی زۆری بە ڕووماڵی میدیا عەرەبی و فارسی و تورکیەکان و وڵاتانی دەوروبەریشە لەبەرەوە باشترین کۆنتاکتمان پاراستەوە لەگەڵ میدیاکانە کارمان لەسەر ئەوە کردووە کە میدیاکان حوزوری باشیان هەبێ چونکە من پێم وایە چیتر هاوڵاتی ناتوانێت خۆی دایرێکت ڕاستەوخۆ سەردەمی هاوڵاتی سوپەرمانی بەسەر چۆ دەستی بگا بە هەموو شتێک ئێستاکەیە لە ڕێگەی شاشەی مۆبایلەکەوێتی لە ڕێگەی شاشی تەلەڤیزیۆنەکەیەوێتی ژمارێکی زۆر کەممان گرنگی بە ڕادیۆ و بە شتەکانی تر هەندێک یا لە ناو تەکسیە لە سەفەری دوورە ئەدەین لەبەرەوە ڕێکخستنی وەرکشۆپ و کار لەم بۆ ئارەشا بیرمان لێ کردوتەوە لە دیدارە ئابووری و بازرگانەکانە تەنانەت کاشۆخی کەسانی شارەزا لە دەرەوەی وڵاتیش بانکێشتیاریان بکرێت و بانکێشتی شاری سلێمانی پرێ بۆ ئەوی زیاتر هەماهەنگی و پرۆسی بە بازارکردن زیاتر بخرێتەوە خۆی ئەمەیەکێک لە ئامانجە سەرەکیەکانی پێشانگاکە کە بە بەردەوام کاری لەسەرەکرێت کاتێک بەشداربوویەکەت هەیە لە ئەوروپاوە دێت لە وڵاتی عەربیەوە دێت لە وڵاتانی دراوسێوە دێت بەشداریەکە لەگەڵ تۆیە بەبێ ئاگاداری خۆت ناخود ئاگا لا ئیرادی گۆڕانکاریکی کولتوری فیکری ئەوەی پێوترێت بەکارهێنان لە تۆشا لەوی شاڕوو ئەدا هیچ کەسیشتان ئاگاتان لە خۆتان نییە بۆ نمونە ئێستا لە پێشانگاکە تاوەکو ئێستا ئێمە با نمونەی کاڵایەک بهێن تا ئێستا ئێمە بە چەند جۆرێک قاوە ڕاهاتوین ئێستا لە پێشانگا ئەبینی هەندێک جۆری هەندێک شت دێت ئەکرێ بە قاوە و قاوەی لێ دروستەکرێ و پێشکەشەکرێ و خواستی لەسەرە ئێمە بە حیاتی بیرمان لێ نەکردوەوە نامۆیە بەلایەمە نامۆیە بەلایەمە یان هەندێک جۆری خواردنە بۆ نمونە ئێمە تاوەکو 15 ساڵ پێش ئێستا دەخمان لەسەر شتێک لەسەر چەند شتێک گرتووە کاکشۆقی با من نمونەیەکی بە خواردن بۆ بێنەوە بەیانی دارم برسیتان نەبێ جاران خێزانەکانە چوونە ڕێستۆرانتێک چێشتخانەیەک 4-5 بژاردت لە بەردەسا بۆ خواردن بخۆی ئێستا لە فاسفودەکانە نزیکی 50 جۆرت لە بەردەستایە ئەمە هەمووی لە دەرەوە هاتووە بە پێچەوانەشەوە هاوڵاتی کورد کە چووەتە دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵ خۆیان دۆڵمە و قەرەخەرمان و ساوەری کوردی و گوێز و هەنگجوون و توشتی بردووە بۆ ئێمە زۆر مای خۆشحاڵیە کە کۆمەڵێک کۆمپانیا لە پێشانگاکانی ئێمە و لە هەرێمی کوردستانە بەشداریان کردووە بە ڕێگەی فزول بە سوتفە تێستی هەنگجوونی ئێمەیان کردووە یعنی ئەوە شتێکە من بەڕاستی کە خوێنمەوە کە بینیم بەڕێوەبەری جێبەجێکاری ئەو کۆمپانیایە کە لێرە و سڵاوم بۆیان هەیە ئاشامانن دۆستمانن لەبەر بابەتی ڕێکلام ناویان ناهێنین چەند عینەیەک لەو هەنگجوونانی بردوێتەوە بۆ وڵاتانی خۆیان ئەو هەنگجوونەی لێرە
بە زۆر لەوانەیە کابرابیدا بە 50,000 دینار ئێستا لە خەلیجە هەنجوینی کوردستان لە $100 تا $200 فرۆشرێ. ئەمە هەر کاریگەری پێشانگایە سەرمایهدارێک هاتووە لێرە کەشی جیاوازە کاک شەوقی لە چاوکوالێتی و هەنجوینی کە لە وڵاتانی تر بەرهەمێنێت. ئەیتر ئەمە کاری ئەوانە کە شەهادەی ئایزۆی بۆ دەرهێناوە لە وڵاتی خۆی بردوێتی لە ئەوروپا تێستی کردووە بەڵێ ئەو هەنجوینی لە کۆمپانیای فڵانی وەربانگرتۆ بە ماوەی ئەم ساڵە لە ئایزۆ لە 100% دەرچووە یان بۆ نمونە هەنار ئەمە پێشانگای بە بازارکردانە ئێمە کە سەرەتا بە دیاری هەناری هەورامان و کوێی پێڵن شەقڵاوە و شوێنەکانی ترمان ئەدا بە دیاری بە هەندێک خەڵک بە هەندێک میێوانمان کە هات بە تابەتی کونسڵخانەکان کە خۆت ئاماژت پێ کاک شەوقی بێ زەرر بکەی سەرەتا بیبەخشی بۆ ئەوەی بێگومان کە بە دیاری ئەمانەمان ئەیا بە کۆمپانیەکان بە کونسڵخانەکان پێیان سیر بوو یعنی بە زمانی خۆیان واو کوردستان شتی وای هەیە بەڵێ شتی وای هەیە ئێستا بینی بە خۆشحاڵیەوە کەم کەم دەستی پێ کردووە هەناری هەڵەبجە هەنجوین سێ و پەتاتە زۆر بەروبوومت ئەچێتە دەرەوە ئەمە ئیشێکە ئیشێکی کورت نییە وە ئیشێکی بچووک نییە بە چالاکیەک و دوان وسییان پرۆسەیەکە بێ بەردەوام بێت و بەردەوام بێ ئەبێ حکوومەت پشتیوانی چەمچی بە بازارکردنیش ڕۆڵی خۆی هەیە لەم ئاراستەیە لەم بە تایبەتی عقڵیەتی سەرمایەدارەکە پێویستە لەوە تێبگات هاتنی بۆ پێشانگا بۆ ئەوە نییە $1000 بە زمانی خۆمان گەڵای سەرف کردووە بەیانی 20 گەڵا بچنێتەوە ئەوە ئیتر بەڵێ سوود وەرناگرێت ئەو ئەوێ بێت بەرهەمەکەی خۆی بناسێنێ بێت بە هاوڵاتی بڵێ ئەمە بزنسکارتی منە ئەمە لۆکەیشنی منە ئەمە ڕقم تەلەفۆنی منە لە فڵان شوێن ئۆفیسم هەیە تاوەکو خەڵک ڕابێ بێت ئەوە بکڕێت تاوەکو لەسەری ڕابێت پشت بە کاڵای ناوخۆیی ببەستێت بە تایبەتی لە ینی قۆناغی خۆ بژێوی و بە تایبەتی لە خواردنە زۆر گرنگە بەشێکی گرنگی ئەمنی غیزایی ئێستا لە پاڵ ئەمنی قەومیە چەمکێکە مفرەدەیەکی سیاسی ئابووری گرنگە کە لە دنیای خۆی هەیە زۆری کاک شەوقیەوە کە زانین لەو پێشانگانی کاکرێتەوە زۆربەی بابەتەکان وەک یەکەنواتە هەمەجۆریەکی تیانە بینی لە فرۆشیارێک و بۆ فرۆشیارێکی تریانەوەتە کاری دەستی یاخود خواردنە کورداواریەکانە ئێوە لەم پێشانگایاندا چۆن کارتان لەسەرەوە کردووە کە هەموو بابەتەکان لە خۆ بگرێ و بتەنانەت بە مناڵانیشەوە یاخود دەستی کاری بیانیش بە هەمان شێوە لەم پێشانگایدا هەیە دەستی کاری بیانی با لەمی کۆتاییەوە وەڵام بەمەوە بڕێکی کەمی تایە بڕێکی سنوورداری تایە کە من ناوی نانم دەستی کاری بیانی ئەگەر حسابی عێراق و هەرێمی کوردستان بکەی ئەبێ ئەوەی لە سنە و کرماشانەوە دێ ئەوەی لە دیاربەکرەوە دێ ئەوەی لە شوێنێکی تر دێ من ناوینم بیانی بەڵام لە ڕاستیە ئەوانە ڕاستە بە وڵات لە ئێرانەوە بەشداری کردووە هەندێکمان هەیە لە سووریاوە بەشداری کردووە هەندێکمان هەیە لە عێراقەوە بەشداری کردووە لە جنوب و ناوەڕاست و خواروی عێراقەوە بەشداری کردووە ئەوانە بێ بە بیانی بژمێرن بەڵام نا لە ڕاستی ئەمانە بیانی نین ئەم سنوورانە کە هەن خۆمان چیرۆکەکەی ئەزانین بەڵام بەڵێ کۆمەڵک بەشدار بوومان هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە دەروی ئەم جوگرافیا ناسێنراوەیە هاتوون و ڕۆڵی زۆر کاریگەریان هەیە گۆڕینەوەیەک دروستە بێ لە نێوان سەلیقەیە سەلیقەی مرۆڤی کورد و مرۆڤی سنووری ئاڵوگۆڕی ئەزمون ئاڵوگۆڕی ئەزمون ئاڵوگۆڕی تەکنەلۆجیا ئاڵوگۆڕی ئەوەی کارێکی کۆمپانیایەکی ئێمە خانمێکی ئێمە دەستڕنجینێکی ئێمە بە 5-6 ساڵ پێی گەیشتووە لەوانەیە هاوڵاتیەک لە شوێنێکی تر کەسێکی تر لە شوێنێکی تر 50 ساڵ خیبرەی هەبێت لەو بوارەیە کاتێک دێت لێرە بەشداریەکە هەر ئەو کەرستانەی ئیشەکەی پێکە زۆر هاوکاری ئەکات لەوەی ئەمیش فێر بێت ئیتر ئەم لە سفرەوە دەست پێ نەکات لە 50 ساڵ ئەزمموی ئەوە دەست پێ بکە بەکڕینی هەندێک تەکنەلۆژیەوە بەکڕین و دابینکردنی هەندێک کەرەستە کە ئەکرێت ڕۆڵی زۆر هەبێت لە پێشخستنی کارەکەی خۆی بۆی بگاتە ئاستی کوالتیکی جیهانی بەڵێ بەڕێز شەوقی عومەر جێگری بەڕێوەبەری گشتی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ زانیاریەکان.